بەڵە بەڕێزان دەچینە سۆران پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیمان لەگەڵدا دەبێت ئاساس سڵای خوا لەبێت تۆم کاتت باش نوێترین زانیاری لای تۆ چین سەبارەت بە جیاکردنەوەی دەنگەکان. بەڵێ سالار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن دیارە دوایەوەی کۆتایی با پرۆسەی دەنگدان هات لە قەزای سۆران ئێستا کۆمیسیۆن و کارمەندانی کۆمیسیۆن بەردەوامن لە جیاکردنەوەی دەنگی قەوارە و لە ناسیاسیەکان دیارە بەپێی ئەو ئەنجامە بەرایانەی کەوا جیا کراونەوە لە بەشێک لە بنکەکان کۆمەڵی ئیسلامی ڕێژەکان تاوەکو ئێستا دڵخۆشکردن کۆمەڵی ئیسلامی لەو بنکانە لە قەزای سۆران دەنگەکانی بەرەو زیاد بوون چووە ئەمە ئاماژە بۆ دەمکەوا لەو هەڵبژارنە جیاواز لە هەڵبژارنی 12 ئایار ڕێژەی دەنگدار تا ڕادەیەک بەرز بۆ جیاواز لە هەڵبژارنی 12 ئایار هاوڵاتیان زیاتر بەژاریان لە پرۆسەی دەنگدان کردووە. سالار منەمەوێتن بۆ زانیاری زیاتر و قسەکردن لە سەر پرۆسەی دەنگدان بچمە لای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆشی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. مامۆستا سڵاوت لێبێتن کۆی پرۆسەکە چۆن هەڵ ئەسەنجێنیکەوە ئەمڕۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو. بسم الله الرحمن الرحیم. وڵای پرۆژەکە بڵی سەرەتا هەتاوەکو دەوری سەعات 2 نیوەڕۆ زۆر باش بوو و ڕێژەی بەشداربووان بەرەبەرە زیادی دەکرد بەڵام بەداخەوە لە دوای ساعات 2 تەزویرێکی منەظەم لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەستی پێکرد لە زۆربەی بنکەکان و تەزویرەکەش ئەتوانم بڵێم لە هەموو ئەو سنوورانە بوو کە برادرانی پارتی تێدا دەسەڵاتدارن لە هەولێر لە سۆران لە خەلیفان و لە شوێنەکانی دیکەش ئەوە نیگەرانی دروست کردبوو لە لایەن هەموو لایەنە سیاسیەکانەوە لەگەڵەوەشدا لەخوا بە زیادی بێ دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی بەراورد بە هەڵبژارنەکانی ڕابردوو دەنگەکانی هەڵکشاون و ئەمن لێرەوە بە زەروری دەزانم زۆر سوپاسی متمانەی هاوڵاتیانی قەزای سۆران و دەوروبەری قەزای سۆران و قەزای چۆمان و قەزای ڕەواندوز و خەلیفان و هەریر و باتاس و باسرمە و سەرجەم ئەو شوێنانە باڵەچیان و گرخیوەت و هەرچی ئەو گوند و شارۆچکانە هەم سوپاسیان دەکەم بەڕاستی جێی وەکو بڵێ خۆشەویستی ئێمان و ئیشاءڵڵا لە داهاتوشدا لە خزمەتیان دەبین و ئەو دڵسۆزیەی ئەوانمان لەبیر ناچێتن و خوازیاریشم لستی کۆمەڵی ئیسلامی زۆرترین ڕێژەی دەنگ بەدەست بێنێتن لەبەرەوەی دڵسۆزی کۆمەڵی ئیسلامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان حاشا هەڵنەگرە و شاراوە نییە و خوازیاریشم کۆمەڵی ئیسلامی لە دڵسۆزی و لە وەفاداری خۆی بۆ خەڵکە زیاد کاتن خەڵکیش متمانە و وەسیقەی بە کۆمەڵ زیاتر دەبێت. زۆر جار ئەوتا ئێوە ناتوانن پارێزگاری لە دەنگەکانتان بکەن وەکو لە هەڵبژارن 12 ئایار بەهۆی بەکارهێنانی ئەجهیزەی ئەلکترۆنی لە دەنگدان دابینیمان کەوا تەزویرێکی زۆر کرا بەڵام ئەو جارە ئێوە چیتان کرد لە ڕێی بریکارەکانتان وەکو فشارەکانی کۆمەڵی ئیسلامی بۆی پارێزگاری لە دەنگەکان؟ ئەوە قسەیە کە دەڵێن ناتوانن پارێزگاری لە دەنگەکان بێت لە ڕابردووش ینی لەو هەڵبژاردننی عراق کۆمەڵی ئیسلامی تا ئەمڕۆژ بەرگریکارێکی سەخت بووە لە دەنگەکانی خۆی و بەدواداچوونی کردو هەموو ڕێکارە یاساییەکانی گرتۆتە بەر و بینیویشمان مەسەرەن ئێمە بە 2 پەرلەمانتار چ ڕۆڵێکی گرنگ بیندرا بە تایبەتی بۆ دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران لە بەغدا لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی وەکو گوتومانە ئێمە کاروانێک کە دەنجی زۆر و کەم سارمان ناکاتەوە و ئێمە بەڕاستی خەمی ئەو میلەتەمانە خەمی ئەومانەکە ئەو خەڵکە گەر لە ماوەی ئەو 27 ساڵە شارەزای ئەو 2 دەسەڵاتە نەبوو بێتن شارەزای ئەو هەموو کوبڵی داپلۆسینی سەرەت و سامانی ئەو وڵاتە نەبوو بێتن بەو هەموو بێ خزمەتگوزاری و ئێستانەکەشکە ئەو خەڵکە خەڵکێک ما بێتن کە ویژدانی ئەزیەتی نەدابێتن ویژدانی قبولی کردبێت دەنگ بەو لولانەدات ئەوە ئێمە نیگەران دەکاتن لەبەرەوەی ئێمە لە کوردستانێکدا دەژینە و کوردستانە سەرتاپای زێڕوزی و سەرتاپای هەمووی سەرەت و سامانە ناکرێ
بچی بەدەیان عائیلە و خانەوادەکە فەقیر و هیچیان دە ماڵێدانە ئەو وڵاتی ئێمەش خەڵکانێک های لایف تێدا بژن و گەورەترین و سەرمایان بۆ خۆیان لەسەرێک دانا و کەڵەکەی کردووە ئەوەی ئێمە نیگەران دەکات دەنا ئێمە بە حەول و قووەتی خوا وەفادار دەبین بەرامبەر بەو دەنگانەوە داکۆچی کارێکی باشیش دەبین و ئەو بەڵێنانەی کە کۆمەڵی ئیسلامی لە حملەی هەڵبژاردن لە بەرنامەی کاری لیستی کۆمەڵی ئیسلامی بە خەڵکی هەرێمی کوردستانی داوە ئینشاڵڵا نەتیجەکەی دەبینەوە و دڵسۆزیان دەبین و ناوە ئینشاڵڵا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەوەی کە ئەو برایانەمان کە دەچنەوێن دەرێ ئەو خوشک و برایانەمان کە دەچنە پەرلەمانی کوردستان جا هەر کەسێک کە چوێن دەرێ ئەو بەرهەمی ئەو فراکسیۆنە و شەونخوونی ئەو فراکسیۆنە بە خەڵکی هەرێمی کوردستان داڕادەگەینینەوە ئینشاءالله. ئێمە بەپێی ئەو ئەنجامانێکەوە ئێستا ناوە دێنەوە بۆ ژووری عملیاتی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی بەتایبەتی لە مەڵبەندی سۆران ئێمە بینن ڕێژەکان زیادی کردووە لە و بنکانێکەوە ئێستا دەنگەکان دێنەوە هۆکاری زیادکردنی ئەو دەنگانە بۆ چیەگەڕێنیتەوە. خۆی بەڕاستی ئێمە ئەتوانم بڵێم لە ڕابردوو لەوانەیە شێوازی حملەی هەڵبژاردنمان ئەو سەفەرە جیاواز بوو بێتن دووش 4 ساڵی شەونخوونی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و دڵسۆزی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و کۆمەڵی ئیسلامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان حاشا هەڵنەگر بووە و خەڵک پێی ئاشنا بووە و ئەو حملەیەشمان ئەتوانم بڵێم جیاواز بوو لەگەڵ حملەکانی ڕابردوو حملەی ماڵ بە ماڵ بوو حملەی دوکان بە دوکان بوو هەرچەندە ماڵ بە ماڵ هەمووی نەگرتەوە یان ئەگەر هاتبا و ئەو حملەیە بەرفراوانتر ببایەوە هەموو ماڵەکانی گرتباوە قەناعەتم وایە نەتیجەکە زۆر باشتر دەبوو لەوەی کە ئێستانەکەش هەیە بەڵام ئێمە نەفەسمان درێژە و پرۆژەی ئێمە پرۆژەیەکی چاکسازیە پرۆژەیەکی ئیسلاحە پرۆژەیەکی بیناتکردنەوەی ئەو وڵاتێک کە وێرانیان کردو 27 ساڵە ئەوش بە نەفەسێکی درێژ دەکرێت لەبەرەوەی ئێمە بڕیارمان داوە تا هەین لەو دڵسۆزی خۆمان بۆ وڵاتمان بۆ نیشتیمانمان بۆ هاونیشتیمانیان درێغی نەکەین و وەفاداریش دەبین و ئێمە چوونە حکومەتمان چوونە پەرلەمانمان پرۆژەی خۆدەوڵەمەندکردن نییە پرۆژەی خزمەتگوزاریە یعنی ئەوەی کە دێتە دەستیشمان لەو خەڵکو جەماوەر و لەو هاونیشتیمانیانەی خۆمانی سەرفەکەین ئینشاءالله. ئەگەر کۆتا پەیامت بە دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی وەڵام سوپاسیان دەکەم زۆر بە تایبەتی ئەوانەی کە متمانەیان بە کۆمەڵی ئیسلامی داوە ئینشاءالله بە ئاسوودەیی بخەون ئەم شەو و بە حەول و قووەتی خوا ویژدانتان ئاسوودەیە ویژدانتان ئەزیەتتان نادا پەنجەی پەشیمانی ناگەزنەوە بە حەول و قووەتی خوا ئەو پەنجەی کە بە مەرەکەبتان کردووە خوازیارم هەتا 4 ساڵی دیکە مەرەکەبەکەی لێ نەڕواتن بۆی بزانن چێ شەڕەفێکتان بۆ خۆتان تۆمار کردووە کە متمانەتان بەو لستە داوە ئەو لستی شەڕەف و لستی کەرامەت و لستی دینداری و لستی وەفاداری و لستی دڵسۆزیە بۆ ئەو وڵات و خاک و نیشتیمانەی خۆی وە خوازیاریشم ئەو پەرلەمانتارانەمان جا هەر خوشک و برایە کە دەچێتە پەرلەمانی کوردستان وەفادار بێ بەو دەنگانە ئەو دەنگانە لە لای ئێمە هەر دەنجێک بە قیمەتی 1000 دەنگە وەکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کاتێک کە لە فەتحی عێراق داوای مەدەدی لێ دەکەن داوای 12000 کەسی لێ دەکەن 2 کەسیان بۆ دەنێرە یان 3 کەسیان دەڵێ هەر یەکی بە 1000 کەسیە دەنجێکی ئێمە بە 1000 دەنجی خەڵکی دیکە بەو دەنگە تەزویرانەی ئەمن هەرەوە دەڵێم ئەو پەرلەمانتارانەی کە بە تەزویر بە ساختەکاری دێنە پەرلەمانی کوردستان چۆن دڵیان ئاسوودە دەبێتن بۆ خۆشیان دەزانن ئێمەش دەزانین کە چێ تەزویریان بۆ کرایە دەبێت چاوەڕوویەکیان هەبێ قسە بە ناوی خەڵکو و جەماوەرکەن دەبێت ناویان لێ بنین پەرلەمانی تەزویرچی و پەرلەمانێکە بە ساختەکاری هاتوۆتە پەرلەمانی کوردستان ئینشاءالله دەنجی بەرچاو بەدەستدێنن و بە هەزاران دەنگ بۆ کۆمەڵی ئیسلامی ئێمە لای ئێمە گرینگەوەی ئەو لیستەمان دەنجی زۆر بێنێ لای ئێمە گرینگ نییە چێ دەچێت بۆ پەرلەمان گرینگەوەی کۆمەڵی ئیسلامی ئەو پرۆژەی ئیسلاح و چاکسازیەی کە بە حەقیقی کۆمەڵی ئیسلامی دەستی داوەتێ لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە و لە ڕووی خۆشکردنی دنیای ئەو خەڵکە ئەو لای ئێمە گرینگە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵعەڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کەوا لەگەڵمان بوو لە باسکردن لەسەر پرۆسەی دەنگدانی گشتی بەڵای کاک سالار من ئەگەڕێمەوە لای تۆ دیارە کۆمەڵی ئیسلامی بەپێی ئەو ژووری عەمەلیاتی کەوا پێشیان هێناوە دەنگەکان کۆکەنەوە ڕێژەکانی کۆمەڵی ئیسلامی دڵخۆشکردن تاوەکو ئێستا بەو هیوای کۆمەڵی ئیسلامی ببێتە خاوەنی دەنگێکی زۆر و کورسیەکانی بۆ پەرلەمانی کوردستان زیاد بکات. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی هەروە سپاس بۆ میوانەکەشت.